لە خولی عراقیایی نەورۆزی خوار 90 ساڵان لەسەر یاریگەی خۆی بەیانەی هەولێری میوانی دۆڕە. لە میانەی یاریەکانی هەفتەی دووەمی خولی خوار 90 ساڵانی عێراق یانی نەورۆز لەسەر یاریگای زانکۆی تایبەت بەخۆی ڕوبەڕووی یانەی هەولێر بوویەوە. نەورۆز بۆ یاریەکە سامی سعیدی لە تیپی خوار 21 ساڵانەوە بانگێشت کردبوو. نیوەی یەکەمی یاریەکە هەولێر کۆنتڕۆلی یاریگای کردبوو. لە خولەکی چواردە ناوژیوان فیکەی لێدانی سزای لە بەرژەوەندی هەولێر لێدا. یوسف کاروان سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵی یەکەم و پێشکەوتنی پێتۆمار کرد و نیوەی یەکەمیش بەو تاکە گۆڵا کۆتایی هات. لە نیوەی دووەمی یاریەکەدا نەورۆز لە میوانەکەی باشتر بوو، بەڵام دووبارە لە خولەکی 74 لێدانی سزا هەژمارکرایەوە و یوسف کاروان بۆ جاری دووەم سەرکەوتوانە جێبەجێ کرد و گۆڵی دووەمیشی بۆ هەولێر تۆمار کرد. سەرنجام ئەو دوو گۆڵا ناونیشانی کۆتایی یاریەکە و برنەوەی هەولێر بوو. بە دەستە دۆڕانەمان ئێمە وەکو ئەو ستافێک تازە لاوای نەورۆزمان وەرگرت مۆدای خولەکە بۆ ئێمە کەم بوو، هەفتەیەکمان فرقەمان دروست کردووە، یعنی یاریێکی ودیمان نەکردووە. لەبەرەوە تیپی نادی هەولێریش 34 مانگە خۆیان ئامادەگاریکی باشیان کردووە. ئێمەش وەکو پێم وتی هەفتەیەک بۆ تیممان حازر کردووە کە شەواکەش بەڕاستی زۆر سار بوو، ئەوان تیپێکی منەظەمەتر و زیاتر. ئینشەڵا ئێمەش تیپێکمان دروست کردووە تۆزە پێویستمان بکاتە، ئینشەڵا لە دیارەکانی داهاتووە ئەنجامی باشتر پێشکەشەکەین. دەکارێکی باشمان کردی لەو تیپە بۆ ئێ ساڵ وەکو پار و پێران ئەنجامی باشمان نەبی یاریزان ینی بۆ خولی عراقی بۆ خولی کوردستان ئامادەکەیت. ئەو ڕۆژهاتە بوون یعنی وعدیاندا ئەو یارە چکەمە 3 ساڵە لەو یاریگای یاری دەکەین بە تەعادل کۆتایی دێ، بەس ئەمڕۆ وعدیاندا کە یاریەکە بۆ من یەکلایکەنەوە. یەکەم جار بەخێراتنتان دەکەم، ئەو دوو گۆڵە لە بۆ خۆم نیە لە بۆ فەریقە، یەکەم جار فەریقەوە جە بە خۆم الحەمدولیلا 3 خاڵی گرنگمان بەدەستێنە. قۆرسە و سواسی هاوڕەکانم دەکەم بە وجودی وان بوو ئەو دوو پەنارتیان من گۆڵم کرد. بەوەنجامات تیپی خوار 90 ساڵانی هەولێر ئەمە دووەم برنەوەی لەسەر یەکی بوو، بە 6 خاڵەوە پلەی یەکەمی کۆمەڵەکەی گرتووە. تیپی خوار 90 ساڵانی یانەی نەورۆزیش کە یاری یەکەمی خولەکەی بۆ دواخرا بوو، ئەمە یەکەم شکستی بوو لەم وەرزەی خولی خوار 90 ساڵانی یانەکانی عێراق. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.